لە دیوەخانان عەباس چ باسە مەجلیسی پیاوان جێی باس و خواسە باسی کاروبار جۆت و شەنەبا باسی دەورەمەند باسی پێخواسە تاوێک گفتوگۆی ڕاو ڕاوەشکار زۆر دەکەن باسی جۆت و بربەیار تاوێکیش باسی پەرە و بارانی پێرار و پار و کودەبی ئەوسار دەکەونە باسی نان و باراش ئاش باسی درەختی گچکۆکە و هەراش ڕزقی سارانە و بنەتۆ و گەنم دێنە باس برنج و نیسک و تەڕەماش دێنە باس برنج و نیسک و تەڕەماش بینەرانی بەڕێز و خۆشەویست سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی ئەوجارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیکە و لە گوندێکی دیکەی کوردستان کە ئەویش گوندی کەویێ بابەسەنە دیارە بابزانین لەو گوندەی چ دەگوزێرێتن دیارە ئەوڕۆکە ماشەڵڵا پاییزەکەی هینایە ڕەشەبایەکی زۆر بەهێزی هەیە ئەو گوندا دەکەویتە ناحیەی ژاراوە لە کاسەر بە قەزای قەڵاتزەیە لەگەرمان برن پێکەوە بە بچین لە ئاوایی خەڵکی ئاوایی بدوێنین و ژیان و سەرگوزشتەی ئەو گوندەی بزانین. پاییز گەوار زانێ پاییز گەوار زانێ هەوری ماچی ئاسمانێ لەبەر کزەی باشەر تەزین لەگەڵ گەوای دراختانی بەڵام پرسەخت و بەجۆشە دۆزەخێکە وا لە جۆشە. خۆشەویستان با لێرە سەرەتا باز لە سەرگوزشتەی ئەو گوندەی بکەین کە داخلی ناوگوندی بووم هەستم کرد کەوا پێشتریش پێشەوەی ئەو خەڵکەی لێ نیشتەجێ بۆ خەڵکێکی دیکە هەبووە لێرە نیشتەجێ بووە بەپێی ئاسەوارەکان لێرە ڕوومان دەکەینە مام ڕەسوولی بزانین ئەو زیاتر زانیاریمان بدا دیارە ئەو زانیاریانە ئەوان زیاتر خەڵکی ئەو گوندەینە و دەزانن لە مێژوو بەسەرهاتی ئەو گوندەی کە چێ لێ نیشتەجێ بۆ و ڕوودا و بەسەرهاتەکانی چین بۆیە ئەمەش پرسیارەکانمان ئاراستەی جەنابێن دەکەین. سەلام عەلەیکوم. وعەلەیکم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوکە عەزیزە خوا بەخێر بێن سەر چاوم بەخێرات نیشی گەرمتان دەکەم بەخێر بێن سەر چاوم بۆ گوندی کێوێ بابەسەن. کاک ڕەسوول قسەیەکی خۆشەیە فەلاح دەرێن لە هاویناندا وەچی برێن لە پاییزدا دێ و زستاندا دێ وەکو ئێستا کەەوە هەور دێت و ئەگە نەمە بارانێک دەباری دەرن کاکە بارانە تێک ڕای فەلاحەکان دەرن کاکە مرگ مرچی خوایە کەیفی خۆیەتی بەس لە هاوینیانیشدا چێشمە چێشم و بێنە و بەردەیتیان لەسەر عەرزەکان ئەوە قسەیەکی خۆشە لە ناو کوردەواریدا هەیە. بەخێر بێن سەر چاوم یاخوا بەخێر بێن. لەبارەی خەڵکی کە لێروکانە بووینە پێشتر یعنی هەز دەکەم کەسی دیکەی لێرە نیشتەجێ بووینە بەتەئکید ئێرەکانە بڵێین بەپێی زۆر ئاسەواری ئەنی ئێرەکانە بە ناوی قەشەیەوە بووە ئەنی قەشە لێرەکانە کاتی خۆی هەبووە هەتا بڵێن ئە لێرە لەو بەری گوندی چەند ئاسەوارێکی ئەگەر لێ بووە لە خڕەکەی هاوێژراوە چەند شتێکی لێ بووە ئەگەر ئەوەیە ینی دەلالەت لەسەر خەڵکیشی دەکا پێش ئاینی ئیسلام ئەگەر لێرەکانە هەبووە ئەو جارەکەینێ بڵێنەمە هەر بۆ خۆمان لەو ساڵانەدا جەنازەیەکمان لەو منتیقەی دیەوە هێنامان لەو گردەی ناشتمان کاتێکەگە ناشتمان هەڵمان قەتات قەبر تەواو ببێ دیار بوو زەلامێکیان بڵێین بە شێوەی ئیسلام نەناش بوو بە شێوەیەکی وەکو بڵێین شێوە جوولەکەی نێژرا بوو ئیدیجا دوایی بڵێن خەبرەکەمان گوێستەوە لە شوێنێکی دیکەمان ناشتمان دیسان دووبارە لەوێش تووشی نیشی هەر بۆ لەو جێگایش وەلعاسڵ بڵێن سێ جێمان پێکردن هەتا جێگای ئەو جەنازەمان کردەوە زایرەکانی احتیمالی تەواو تەواوی هەیە ینی ئەگە خەڵکانێکی دیکەی لێبووە لەو منتیقەیە پێشەوەی چکاتی گوندی کێوێ بابەسەن هەر بە ناوی خوارێەوە حیساب دەکرێت ئێستاکەن ئێرە خۆی ئەسڵی خڕێقەشەیە بەڵام گوندی کێوێ بابەسەن خوارێ بووە لە ساڵی 57 ئەگە حکومەت سووتاندوویەتی
جا دوای ئەوەی بڵێین ئێرەکانە ئاوەدان بۆگەوێ بڵێین 2 جار چوتێنراوە ئەو گوندەی خوارێ ئەنیجا ئەو جار دوایی هاتوون ئێرەکانە ئاوەدان کراوەتەوە. باز دەکەن ناوەکەی بڕە قورسە کەویێ بابەسەن ینی لە چیەوە هاتێ کەوی وەکو برەی نەوراییە چییە؟ شوێنەکەی هەر تایبەت بەخۆی وەکو بڵێین بە دەستکاری عنی دەستکاریکەی شوێنەکەی کەویە لە هەموو شوێنەکان نەویترا نزمە جیەکەی ئەمە عادەم بڵین بە شوێنێک دەڵێن کەویە ئەگە جیەکە بە گرد و منتیقەیەکەوە تۆزێک عنی پانتاییەشی گۆڕی هەبێ لە بریەوەیگە پێی دەگوترێ عنی گۆڕیشی پێدەگوترێ کەویەشی پێدەگوترێ جاوی احتیمال لەسەرەوەی دەکرێت وەکو من تاقیباتم کردووە یەکە جار بڵێ مام ئەسەن ئەو جێگای ئاوەدان کردوێتەوە وەلعاسڵ پێیان گوتووە کەوی بابەسەن کەویەکان لەگەڵ مام ئەسەنی بەیەکەوە ڕەبت کردووە بەڵێ نشینگەی مام حەسەنی یان نەورایی مام حەسەن زێ نشینگەی وی بەڵێ چکات ئێستا بڵێمە هەروەتا گوندێکمان لێرەکانە بەسەرەوەیە پێی دەگوترێ سرێجا فعلەن بڵێن ڕێک سێجیە بووە سێ ئاوی لێ هەر ئاوە و چەند ماڵێکی لەسەر بوون ڕێشوانەوە تا لێرەکانێ ینی ڕێگای خەڵکی گوندەکان بگە بەسەریدا هاتۆ ڕۆیوە پێیان ناویان ناوە ڕێشوان جا ئێرەکانەش بڵێ ئەو منتیقەیەش هەر عینەن شتوا بووە کاتخۆی ئەو مامەسەنەگەل لەوێ بووە تاکە ماڵە بووە لەوێ یەکسەر بڵێن لەوەیە گوتویانە کەوی بابەسەن ینی مام حەسەن بابە حەسەن بوویتە بابەسەن بەڵێ کورت کراوەیە بەڵێ باسی لە قەیدا بڵێن عنی کەوی بابەسەن ڕێک بە زەحمەت دەنووسری ئێستامە ئادەن لە قەیدەکاندا ئاین دەنووسن بابەسەن ینی دەڵێن وەکو نووسین لە نووسیندا کەوی بابەسەن بە زەحمەت دەنووسری گوندەکانی دەوروبەرتان چێن؟ وڵا جا بڵین ئەوانە مشەکەلن ئێستا سرێجەکاتی خۆی لە هەشتاکان نەکرد بڵین شۆڵکرا ئەنی خەڵکی بەری مەرگەی تێدا بۆ خەڵکی ئێرانی تێدا بۆ خەڵکی ئەنواع شوێنەکانی گوندەکان بۆ نمونە لە دەستە ڕاست دەستە چەپ بڵین لە دەستە و وەگەر ئاوە ڕادەوەستی لە دەستە چەپ هەرچیان دەکەونە دەستە و چەپ ینیەوە ڕشوانە لە بەشی سەرەوەیە سرێجەیە هەر لە بەشی خوارەوە تقریبن نزیکەی 1000 مەترێک لە ڕشوانەوە دوورە ئەو دوو گوندەمان بەسەرەوە بەڵێ بۆ نمونە ئەو چیانە کە ئێستاوە لێمان دیارن ئەوە چییە قەندیلە چییە؟ ئەوە بڵین قەندیلە ئەلێرەکانە دێەوە بڵین بەو منتیقەیدا لای ڕزگە و شنا و مارە دووەی و ئەوەی ئەوە ئەوێ بڵین سەرانسەر بەو قەندیلەوە منشورە هەتا دەستەوە زەڵێ هەتا دەستەوە زەڵێ بڵینەوە هەر بۆ ناوەیەوە منشورە بە قەندیل سەر بە چێن دەرێ ئێرانە سەر بە ناحیەی ژاراوەیە سەر بە قەڵات زەیە ڕاستە خۆ سەر بە قەڵات بەڵێ سەر بە قەڵات زەیە ئەو چۆمەمان بینە لەو چۆمەی بەو بەرێوە حاید بە ژاراوەیە لە چۆمی بەی بەرەیەوە حایدی قەڵات زەیە مام ڕەسوڵ ئەو پیا و معقولانەی قەدیم کە لێرانە کاروباری خەڵکیان بەڕێوەبردی و دیوەخانیان هەبوو ئەگەر ڕێبوارێک ڕووی تێکردبایە چییە بوونەوەانە؟ بەڵێ وەڵایانی لێرەکانە بەس بڵێن کات خۆی باوکم بووە چکاتی ئەو گوندەیمە تقریبا ئێستا 33 ماڵی خەڵکی غەیرمان لەکن نییە هەمووی هەری خۆمانە کاتی خۆش بڵێنەگە لێرەکانە بووە ئانی هەر کاروبارێکی لەو منتیقەی بێ ئەو کردوێتی دەرێن کاتی دیکە هەبووە ڕەشەبا لەو گوندەی هەبووە ینی نەمامی هەرقەناندیە ئارێ وەڵا بەتاکی ئێستا بڵێن جار هەبوو ئەلێرەکانە کابرا ڕشکەکا بڵین لەو منتیقەی مەگە دای گردووە ڕشکەکا بەسێ 4 زەلامان سەر نەدەکەوت کابراگە دای دەنا بە بێ ئەوەی دەستکاری کە ڕێک ڕەشەبا بڵین پاڵی دەنا وەکو سارەگە بڵین ساقی لەسرە دەڕوە ئەنی ئاوا پاڵی دەنا دەڕوازە ئێستا بە حەقەت ئەنی ئەو ڕەشەبا کەم بوون ئەو ڕەشەبایە نەماون دەست خۆش بیماندومان کردی بەخێر بێن سەرچاوم یەخوا بەخێر بێن بەخێر بێن خۆشحاڵ بووین
نسیمک ای سردی پاییزی چه بیرحمی چه دل بردی دیارە یەکێک لە کار و پیشەی ئەو گوندەی کە ئەویش برنج چاندنی برنجە دیارە لە زۆر شوێنان برنج ناچیندرێ بەس بە حکمی ئەوەی ئێرە ئاوی هەیە ماشەڵا ئەوڕۆ ڕەشەبایەکی زۆری دێ ئەوڕۆ دەبی زۆربەی کاتەکان کراوی خۆمان بگرین بانەی با ئەگەر نا کراومان بابی با زۆر خراپە ئەگەر جاری واشە بوو لە ناو بەرنامەی بابردی زۆر پێمەکەنن زالێرە دەمانەوێت لەگەر کاک مەلا حوسێنی بدوین با بزانین برنجی کوردی چەند زۆری هەیە و لە چ کاتەچی دەچیندرێ و نەخۆشیەکانی چنە لە منتیقەک لۆ منتیقەچی دیکە ئایا تاموچێژی برنجەکەی جیاوازە نەوعیەتی چییە ئایا هەر ئی خۆمانە تایبەت بە کووردە سەلامی خوارد لێ بیکە خوارد لێ بکە حاجی سەرتا بنای خوای گەورە میهرەبان دەست خۆشتان لێ دەکەم وەکو ستافی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی هەوارگەی کوردەواری زۆر سپاس دەکەیت کاک مەلا حوسێن ماشەڵا ئەو ڕۆکە دیارە برێن ئەو برنجەتان دووریە ئێستاوە باری دەکەن سەرەتای چاندنی برنج لە چ مانگەچی دەچنەوە لە چ کاتەچی دەدروێت سەرەتای مانگی برنج چاندن کۆتایی مانجی پێنجە و دەست دەکەی بە گۆلبڕین و لای ئێمە پێی دەگوترێت گۆلبڕین دەست دەکەی بە گۆلبڕین و سەرەتای مانجی شەشیش دەست دەکەی بەداچانی سەرەتا کە گۆلەکەت بڕی مدەی دە ڕۆژ دوو هەفتە ئەوها ینی لی دەگەڕی هەتا جوان تەسوی دەکەی ڕێشی دەکەیەوە دواتر دوای مدەتێک ئاوەکەی لێ دەبڕیتەوە بۆ ویشک بێتەوە پاشان ئاوی تێ دەکەیتەوە و دای دەچێنی زۆر زار لە پەندی کوردی هاتێ دەرێ ماشەڵا دەرێ قوڕە برنجە دەرەوە لەوات لێ کردێ کردی تە قوڕە برنج مەبەست چێ لە قوڕە برنجی قوڕە برنج ئەوەیە کە شوێنێکە ینی ئاوڕان ناگری ینی زۆر شلوەیە برنجەکە ینی بەو شێوەیە کە ینی وەکو پێویست ڕێکی یانەکتەوە یان پنجی نەکردووە وەکو پێویست چاکردنەکەی چۆن دەبێ مەبەست چاکردنی ئەو ئاردەی ینی هەر یەکسەر دەیکێ گۆل گۆلیان هەردەی سەرەتا بە تراکتەر دەیچێڵین دواتر ساڵان وەکو ئێستا پێشکەوتو نەبوو ینی دەبوو هەمووی بە مەشینە و بە جەئیزەی ینی وەخت سەردەم تراکتەر جیازی تایبەتی هەبوو مەیلە و ئاسانکاریشی بەسیتی بۆ دەکردی بەڵام ئەم شێوە نەبوو ئێستا ئاسانکاری زیاتر کراوە گرێدەرە شۆفڵە ئەم شتانە سەرەتا ئاسانکاریمان بۆ دەکا و دواتریش خۆمان بە هەرەوەز بە دەستەی تایبەت ئیشی لێ دەکەین و گۆلەکان ساز دەکەین وەکووتم مدەی هەفتێک دوو هەفتە ئاوی تێدا دەبێت دوای دەیبڕیتەوە پاشان ئەو برنجەی پێ دەکەین ئەمە دەزانین هەر ئەوەندەیە دەزانین مەسەلەن برنجی کوردی هەیە بەڵام برنجی کوردیش نەوعیەتی هەیە چەند زۆری هەیە وڵاجا برنجی کوردیش وەکو هەر زۆرە دەغڵێکی تر وەکو گەرم و جۆوانە جۆری زۆرە مە زیاتر لێرکانە ئەوەی بکرێ برنجی گردەی گۆڵسوورە برنجی گۆڵسپیە برنجی حەمبەرە برنجی نەسریە نەسریش ئەو ساڵ جۆرێکە تازە هاتوتە ئەو منتیقە و دەڤەرەی ئێمەوە بە زیاتریان برنجی گردەی گۆڵسوور ڕێژەیەکی باشی هەیە و شێوازێکی هەڵکەوتەی هەیە لە دەڤەرەکەمان برنجی عەمبەر تاوەکو ئێستا هەرمایە هەرمایە بە بێگومان برنجی حەمبەر یەکێکە لەو برنجانێکە لە پێش و لە ئێستاشدا هەر ینی باخێکی زۆری هەبوو و مشتری و ینی ڕێژەیەکی باشیشی هەبوو و خەڵکیش زیاتر لە برنجەکانی تر داوای کردووە و بەکاری هێناوە خواردوویەتی بەتامترین برنجی حەمبەرە هەم بۆندارە و هەم دنگدرێژە و هەم زۆر خۆ دەکێشی و هەم بەتامیشە نەخۆشیەکانی برنجی چنە بۆ نمونەمە دەزانین گەنم نەخۆشی لۆ دروست دەبیتن جۆ هەروە ئەی برنج نەخۆشیەکانی برنجیش وەکو چۆن گوتە داغڵودان و گەرم و زۆشتی نەخۆشی تریان هەیە برنجیش یەکەمیان عەردەکەیە ئەگەر هات و عەرزەکەی پتە و بەهێز و بەقووەت بوو نەخۆشی درەنگتر دەو شێوازە لەو عەرزە دەکا و نەخۆشی سەرەکیش شەرایە
شەرا ئەو برنجەوەکو چۆن گەنم شوێر و لی دەدا یعنی گەنمەکەی زۆر خەرا دەکا ئەوی شەراکە وشکی دەکا و پوچەڵی دەکا ناوەی بینەوە لای ئەو برنجە لۆ سەوزە تا ئێستاکە نەدروایە ئەو برنجە درەنگتر کراوە لەو برنجەی کە ئێستا ئامادەی درینەوە و ئەو برنجە برنجی نەسریە ئەوەیە کە تازە پەیدا بووە لە دەڤەرەکەیە گرانتریشە بەرزترین نرخ کە بینوێنی ئەو برنجەیە یعنی سەرەتای داچاندنی سعری گەیشتەیەک کیلۆ 10,000 دینار یعنی کەم و زیادەش هەبوو عنی ڕوودا 7 8 9 تا 10 ینی سعری بەرز ببووە ئەم ساڵ مانجی 5 ئەو ناوە بەڵام بەهۆی درەنگ داچاندنی برنجەکە بۆیە ئێستاش چەند زوو بیکەی ئەوەندەش زوو دێتە بەر هەموو کاتی دروینەوەی نزیک دەبێت کە درەنگیشت کرد ئەویش درەنگ پێوە خۆشەویستان ئەو شێوازەی کە ئێستا دەیبیننەوە کوتینی پێدەڵێن بە دەڕاستەی بەڵام جاران بەو شێوازەی نەبووە بە وراغی دەبا جێرەیان بکرد بە چەند ڕۆژ تا حەدە کە تا مانگە 15 ڕۆژی پێدەچوو دواتر وای لێ هات بە تراکتۆری دەیان کوتا و جێرەیان دەکرد بەڵام ئێستا لە خوای بەزیادبی ئێستا و ئامێرە هاتیە دەڕاستە هاتیە بەو شێوازەی کە دەبینن ئێستا ئاوالە بۆیان ساف دەکات سەڵتوکەکەی لەسەرێک کە تەماشای کرد ئێستا دواتر ئەوەی پاشی دنگدنەکەی پێوەمایە دواتر دووبارە عینی لە دەڕاستەی دەدەنەوە ئەو دنکەی کەمایە هەتاوەکو بە تەواوی لێ بکەنەوە لە دوای ئەوە دەیبەنەوە ماڵی و هەری دێخێن تاوەکو هیچ دەبێتەوە ئەو کاتە لە گونیانی دەکەن و دەیبەن بۆ ئاشی و وەکو برەی برنجەکی سافیان دەداتێ ئەوە وردە وردە کاری فەلاحەتیمان لە کوردستان تاوەکو ئێستاش بەداخەوە زەحمەت و ئازاریان زۆرە بەدەست فەلاحەتیوە بەڵام وردە وردە و ئامێرانە بە تاخیرەوە لەو ئێمە دێن بەڵام لە وڵاتانی پێشکەوت و لە وڵاتانی کە وەکو ئەوروپا و هەتا وڵاتانی جیرانیشمان کە تورکیا و وڵاتانی ترە ئامێری پێشکەوتەوە هەم لە چاندنی هەتاوەکو ئەو کاتێک کە کۆتایی پێدەن نەک لە برنج تەنانەت لە هەرچی کشت و کاڵە لە هەرچی زەراعەتە ئامێری تایبەتی خۆیان هەیە دەمانەوێت لێرە هەر لە پشدەر لە گوندی کەوی بابەسان لەگەر کاک ئەحمەدی بدوێن دیارە ئەو گوندە و بە تایبەتی ئەو دەڤەرە لە نەهامەتیەکانی ڕژێمی بەعس لە نەهامەتیەکان ڕزگاری نەبووە بێ ئەمە پێمان باشە با بزانین لێرە ژیانیان چۆن گوزەراندیە و بەردەوامیش چۆلیان نەکردێت لەو ململانەیەی بووینە هەتاوەکو ئەو ڕۆژەی ڕژێمی بەعس لەو دەڤەرەی نەمایە با زیاتر زانیاری لە خودی خۆی وەرگرین. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته.
کاگ ئەحمەد لێرە لەو گوندەی چۆن ژیانتان گوزەراندیە بە تایبەتی لە سەردەمی ڕژێمی بەعس؟ وەڵای لە سەردەمی ڕژێمی بەعس زۆر بە زەحمەت زۆر پڕمەینەت و ناڕەحەتی لەبەرەوەی ئێمە شوێنەکەمان زۆر نزیک بوو لە عەسکەری لێرە لەکەنەوە قەپانەی فەوجێکی لێبوو لەو بەر ڕەبایەکی لێبوو شاخەکانیشتان لێن نزیکە بەرامبەری خۆشمان ڕەبایەکی چەکداری کوردی خۆمانێ بۆی بڵێنەوانی لەگەڵ حکومەت بوون ناخێری ناو حکومەت ئیجاژ بەڵێ هەشوا دەورەمان چەکداری حکومەت بوو ژیانمان زۆر ناخۆش بوو ئێمە شوێنەکەمان ئیستراتیژیە خەتی ڕئیسی هەم خەڵکی کاسبکار و قاچاقچی و هەم خەتی حیزبەکانیش بڵێن ئەوە یەکە داهاتە خوارێ خەتیان بە سەرمەدا بوو جێم لێ بووە کە دەرن زۆربەی حیزبەکان لێر و کانە حیزبە کوردیەکانی خۆمان ئیسفادان لەو دەڤەرەی بینیوە لەو بەتایبەتی لەو گوندەی بەتەئکید لەبەرەوە ئێمە بڵێین هەم پێگەی خۆمان لە ناو حکومەتدا ڕاگرت بوو چکان ناچار بووین دەگەڵ حکومەت بڕۆین بۆەوەی پێگەیەک بووین لێرە بە کەڵک خەڵکەی داهاتین هەم لە دەرەوەش پەیوەندیمان لەگەڵ هەموو حیزبەکان هەبوو مەفرەدەی هەر حیزبێکی هات با خوارێ دەبوو هات با لێرە ئێمە خزمەتمان کرد بە ناوچای خوات باوە پێشی کەوت باینە بمان برد بە شوێنی مەبەست دواتریش کەنگی بیوت بە بێتەوە هەمان دەستور شوباینا بمانێنا باوە کەواتە ئەو کاتی ئەنگۆ یارمەتی دەرێکی باشی ئەو حیزبانە بووینە کە ئێستا لە دەسەڵاتن و بەتەئکید بەڵگەشمانەیە تەبان ئەوانێگە لە سەڵات داون لێرە براگەورن ئەوانیش بەبێ مەش لیان بپرسن ئێمە چەند جار بەچەکی بە قاچاق پێشمەرگەمان لە کەمینی عەسکەری دەرکردووە برینداری پێشمەرگەمان بە کۆڵێک بەستۆتەوە نەمان هێشتووە بکەوتە دەتەڕژێم تعویلی سەرێمان داوەتەوە بەڵێ حتمەن گوندەکەشتان تووشی ڕووخان و دەربەدەری بووینە بەتاکید لەسەرەوەی بڵێ لەبەرەوەی گەڕ حکومەت دەیزانی ئێمە پێگەی دەرەوەین لە ئەوەل خاڵە تا ئاخر خاڵیش ئێمە سودمەند نەبووین لە حکومەت چەند جار دەرکراوین و خانومان بەسەردا ڕووخاوە وازمان هەر نێناوە هاتوینەوە خانومان دروستکەوتەوە بەڵام جارێک لە جاران حکومەت نە تاویزی داوینێ و نە خانووشی بۆ کردوین و خانووشی داوینێ بەڕێزان خۆشەویستان جگە لەوەی دیارە ئەو گوندە یعنی وەکو برەی چەترێک بووینە یا خۆت قەلغانێک بووینە لۆ ئەو خەڵکانەی بە زۆرم لێ لە ئۆردۆگایەکان نیشتە جێ بووینە قاچاغیان دەکرد بەڵام حکومەت لێرە دەگەڕا ئەوانە دەچون دیفاعیان دەکرد ئەو بە شێوازێک بۆ کاگ ئەحمەد کە ئێوە جار هەبوو مەسەلەن زانیتم کە شەوی وا هەبووە 200 بارتان ڕزگار کردێ لە دەستی بەعس بەتاکی دەبا لەبەرەوەی بڵێن ئەمە چەند گەنجێک بووین ئەو کاتەی وەکو ئێستا قەڵەباڵە نەبوو هەمووی 4-5 ماڵ بووین لەو 4-5 ماڵانەش دووسێ کەسی بۆ خۆمان ڕێککەوت بووین لەبەرەوەی بە سیلاعی قاچاق بوو ناو گوندەکەشمان نەیەزان چ دەکەین شەوانە دەردەچوین دەمانزانی کەمینی عەسکەری یان چەکدارەکانی حکومەت دەرەچی بۆ ڕێگای ئەو کاسبکارانە و ئەو قاچاقچیانە شەوانە دەچوین لە شوێنێکی خۆمان کەنایگیر دەکرد هەتا کەمین بڵێن هین دەهات قاچاقچی دادن و کەمینەکە لیان بۆ خۆتەکەم بە تەقانێ دەکردن ئەمەش تەقەمان لە کەمینەکە یەک و کەمینەکەمان هەڵدەقان نەمان دەهێشت ئەو بارانە بکەونە دەست عەسکەری یان بەشی حکومەت بەبێ ئەوەی قاچاقچیەکانیش بزان بێ ئەوەی قاچاقچەکانیش بزانن بەڵام ئەوان دانزانی بەس لە مەنتیقەی ما ئەمینن بۆیش ڕێیان خست بۆ ئەو مەنتیقەی عنی شەوانە ڕۆژانەش هەر بە هەمان شێوە یارمەتیمان دەکردن و نەمان دەهێشت ڕێنیشاندەریان بووین پێمان دەگوتن فلان شوێنی کەمینی عەسکەری لێیە پێیدا نەڕۆن فلان شوێنی خەتەرە هەتا بە ڕۆژێ ئەگە داهاتن عەسکەری لە دویان بوو پەناماندان یان دەمان بردنە ژوورانان دەمان بردنە ناو باخشان و نەمان دێشت بکەونە دەست ڕژێم و دەست حکومەت دەست خۆش بی کاگ ئەحمەد
پاییز پاییز گەوارزانێ پاییز پاییز گەوارزانێ هەوری ماچی ئاسمانێ لەبەر کزەی باشەر تەزیر لەگەڵ گەوای درەختانی بەڵام پرسەخت و بەجۆشە. خۆشەویستان لێرە لەگەر پورە خونچەی دەدوێن دیارە ئەویش ئافرەتێکە لێرە ژیانی گوزەراندێ و بەردەوام لێرە ژیان دەگوزەرێنیتن. دەمانەوێت باز لەو ئیش و کارانە بکەین بە تایبەتی لێرانە خەڵکێکەیە بۆ نمونە گامێشی ڕاگرتیە زۆر جارەمە جێمان لێ بۆ دەرێن مەسەلەن ماستی گامێشە زۆر هەم گرانترە و هەم بەتامترێت تام و چێژی تایبەتی هەیە بەڵام زۆر زاری شێ دەبینی ئەوەش فرت و فێری تێدا دەکرێتن یعنی جار هێما شیری دیکەی لەگەردا تێکەر دەکرێتن لێرە زیاتر دەچینە لای پورە خونچەی ئەو زیاتر زانیاریمان بداتێ. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. پورە خونچە ئیش و کارەکانی گۆ لێرانە زیاتر بەچیوە خەریکن؟ والله سەرەتا بە بامیە و زەرحات و شتی بە ماڵات و بەڵێ ماشەڵە لێرە بامیەیەکی زۆر دەکرێتە. ئارێ والله کەم ماڵ هەیە نەیکا برنج و بامیە و بەس ئەوە یعنی وەکو بری لێکردنەوەی زەحمەتە بە تەنیا بە ئافرەتێک و بە دوو ئافرەت ناخوای نەخوای دەبێت دەستت هەبێ ناوەڵا بە یەک و دوان ناکرێت تەواو نابێ شوێرەوەری زۆرە ئەو بژارە و ئەوە لێکردنەوەیە و ئەوە بارکردنیەتی و هەر باری دەکەن بۆ شارە دوورەکان دەیوێنیان بۆ ناوەڵا لێرە دەیهێنین لێرە ماڵێک باری دەکا دەیبا بۆ سلەیمانی و دەیبا بۆ هەولێرێ و ئەگەری ئەگەرەوەی دەستەی نەبوو دەبی هەرە وەزی بکە ئارێ وڵاگە دەستەی نەبوو دەبێت لەگەڵێک دی بچن جاگە هەرە وەزی بکە دەبێت هەم ڕۆژێ لە هەرە وەزیوی ئارێ وڵا بۆ مناگەدا ئافرەت بۆ تو بێ دەبێت دو ڕۆژان بۆی بچیەوە دەبی ئەگەر سەرێک ناسەرێک بێ گوندەکە سێ چوار ماڵ بێ نابێ وەکو یەک بێ سەرەکان لێکڕابێ ئەو ڕۆ دەگەڵێکی بچێ سپێنش دەگەڵێک دیکە بێ ئەوها ئارێ وڵا دەبێ وابێ بەڵێ ئەی ئێستا تازە هەندێک ئەولەتکانەمان بینی ئەو خەروە ئەنگۆ خەروای پێدرێن بەڵێ ئەو هەنزیرەتان هیچ کردیتەوە ئەوە لە چ کاتێکە لە خۆتان زیاد دەبییان هەر بۆ خۆتان بە تایبەت وڵای لە خۆمان زیاد بوو بۆ خۆتان بەڵێ ئەگەر دەماڕنین بۆ فرۆشتن دەنهێنان ئەوەی زۆر گەی بوو ئەوان لێ دەکرد بەڵام هەندێکتان یعنی بۆ کوبرێ هەنزیرەکان پێگۆن و ساون بۆ خۆنمان لێ کردو دەڵێن ئاوا باشترە وەکو نانی لێ هاتووە ئارێ وڵا یعنی زیاتر لە بۆ زستانی بەچی ینی هەرها باوە دەیخۆن هەر لە ئاوا شەوچەرەی دەیخۆین بە شەوچەلێ لەبەر هەتاوێتان هەرخسیە بۆ بەڵێ. لەبەرتاوێت لە بە سێبەری بەخوا دەبێت جوانیشک بێ جا خۆش کرێ دەنا نابێتێ دەنا خەرا دەبێت لە بەرتاوێ نەبێت بەڵێ دەبێت جوانیشک بێت ئەو چەر خۆش بکرێ ئەگەر بین باسی گامێشێ بکەین بەڵێ لێرە خەڵکەکی زۆر گامێشی ڕاگرتیا بەڵێ دەڵێن یعنی خەڵکێک لە دوورەوە هەر باز دەکا ماستی گامێشە زۆر خۆشە و وە سعریشی گرانترە لە بازاری ئەیبەتەچیت بەڵام گامێشەوانیش قورسە بەخوا پێی دەوێ پێی دەوێت چییە قورسیەکەی لە چیدا وەڵی جا کوێرەوەری زیاترە و مەسرەفی زیاترە و دەبێت زیاتر خزمەتیکەی و ڕاستە ڕستەکەی زەریفترە بەڵام کوێرەوەریشی زیاترە ماستەکەی چۆن ینی زیاتر لە بەس لە تامیتی یان لە بۆ کوڕە لە تامی و لە خەستی و لە هەموو شتێک باشترە لە ئیمانگا ئەدی لە بۆ ماستاوانە هەر ئیگامێشە تامتریان ئیمەڕوو بزنوانە ئەوە ئیمەڕی لە هەمووی بەتامترە لە بۆ ماستاوی ینی تایبەتمەندیەکەیە دەرێنەوە ماستی مەڕەیە ئارە وەڵە بەس ئیگامێشی بەس لە بۆ خواردنێ بەس زیاتر بۆ خواردنێ بۆ ماستەکەی و ڕۆنەکەشی جوانە بژێنی ئەدی خۆراکەکانی چیانی ئەو خواردانەی کە پێیان دەدەن بەگامێشی وەڵی جا کاو حەلەفە بەس ئارە وەڵە کاو حەلەفە بەس دەبێت لێرە دەبێت شوێنێک ئەو شوێنەی کە لێ ئەی ڕادەجێ حەزیشی لێ بێ بەرەڵدان دەکا بۆ چێ و دەستنەکنیان و دەنا هەر کاو حەلەفە دەبێت ئاویشی هەبی ئارە منتەقە بەخوا دەبێ ئاوی زۆر بێ لە هاویناندا بەبێ ئاو ئەگەر ئاوینە بێ نابێ ناژێ لێرە ناوەڵە هەتا ئاوی هەبێ پێی خۆشە ئەوە بەڕێزانەوەی کە باسمان کرد لەتکە هەنزیر یا خودت خەروە ئەوە چی پێ دەرێن پورە خونچە پێی دەڵێن خەروە لۆ پێی دەرێن خەروە
وڵای جا چین پایین دەکەینەوە بەسەرێکی دادەدەین تا وشک دەبێ و ئێستاوە چەند چینەوە ئەوە سێ چینە سێ چین لەسەر یەکە بەڵێ بەڵام ئێستاوە لێرە تۆ زوبایەکی هات دوایی چی لێ دەکەن وڵای دوێت جوان بشوێنەوە بە ئاوی گەرم خۆشیکەین و دوایی بشوێنەوە دا ئەو چەلەکەینی هەڵیگری باش ئەدی ئەوە ئێستا بۆ نمونە ئەوی شەرعینیشە دەبێ ئاوای دەکەین ئاینیشتە ئەوە بە چی پێدرێنەوە ئەو قەلانەیە ئەوە قەلانەیە و ئەوەش خەروایە بەڵێ کەواتەوە کوبری دانەدانەیەوە ئەوەش بە کۆمەرە ئارە وەڵا ئەوایە وا ئەدی ئێستا ئەوە بە دارێتانوا کردی ئەوە چییە ئەوە کەشکن کەشکن ئەوە لۆ لەوێتاندانایە تەماشایە چی بکەین تخوا پورێ ئەوە بۆچی لەوێتاندانایە وڵای بۆی لێندانا هەتا پشیلۆشت دمینە کاتێ ئەدێگەر پشی لە چ دوو پێ هات جا وڵا بە حافێتی بێ بابێ ئەو دەبینی مندارەی گچکەیە برسی دەبی لەو کاتێدا هیچ شک نابا یەکسەر دێتە سەرە و سندوقانە و من لە خواردنی کەشکان دەنێ ئەقەینە با بخوا حافێتی بێ هیرۆگ و میرۆجی لەسەری نابێ ناوەڵا دڵم نا باشە لە چی دروست دەکرێ و کەشکانە وڵای لە ماستەکەی دەژێنی و دوەکەی دەکڵینیەوە و دەکەی بە کەشک ئەویشە لە بۆ زستانە ئەیش بۆ دەستانێ بۆ دەوەڕۆنی بەڵێ ئەو کاتانە دروستی دەکەن کە لێتان زیادە یان بە تایبەت وڵی هەچ کاتێکی حەزت لێبێ ئەرەوەڵە هەچ کاتێکی حەزت لێبێ دەیژێنی و ماسەکەی دەژێنی و دوەکەی دەکڵینەوە دەکەی بە کەشک دەستا خۆش بی و سەرکەوتوو بن ئەگەر ئیشاڵە زستانی ڕێگامان کە تێرە دۆڕۆنی دەخۆی ئیشاڵە ئیشاڵە بەڵام ئەو دەمای خلاص نابی خۆمانجی یەک و دوازدەوە نانە خلاص نابی ئیشاڵە ینی زۆرتان کردیا ئیشاڵە بەرەکەتی بێختێ ئامین خۆشەویستان لێرەدا لەبەر دەمی مزگەوتێ ڕاوەستین لەگەر بەڕێز مامۆستا ئیسماعیلی کە ئیمام و خەتیبی ئەو گوندەیە و خەڵکی ئەو گوندەشە پێم وایە هەر گوندێک ئەگەر مزگەوتی نەبی بەلای من وەکو وایە مرۆڤێکی بێدڵ یان بێجان یان وەکو خانیەک وایە ئەساسەکەی نەبێ بناغەکەی نەبێ بۆیە پێویستە لە هەر گوندەچی کە دەچین مزگەوتی لێیە و دەشمانەوەی ڕۆڵی مزگەوت لە هەر یەکێک لەو مامۆستایی لە وێندەرێ نیشتەجێە یان خەڵکی ئەو گوندەی کە بابزین لەو دەڤەرەی وێندەرێ مزگەوت ڕۆڵی چی هەبووە تەنانەت نەک بۆ دیندارەکان بۆ ئەوانەی ڕوشیان لەخوا نەبووە سەردەمایەک بووە ئەو مزگەوتانە بووبوونە قەڵغان و سەنگەرێک تێدا کۆ دەبوونەوە لەوێ پلان و پیلانەکانیان دادڕێژ لە بۆ ئەو ڕژێمەی لەو کاتی کە زولمیان لە خەڵک دەکرد لەو کاتیدا ئیشیان پێبوو لەو کاتەیدا پێیان باش بوو کە ئەو کاتە مزگەوت زۆر لەلایەن پیرۆز بوو بەڵام لە کاتێک کە دەسەڵاتیان گردە دەست وا هوردە هوردە دەیانەوێت ڕۆڵی مزگەوت کەم بکەنەوە پێیان وایە مزگەوت بەس تەنها لە کاتی نوێژەکان بچی نوێژەکەی لێ ئەنجام بدەی و بگەڕێەوە لێرە ڕوومان دەکەینە کاگمەلا ئیسماعیلی بابزین کاگمەلا ئیسماعیل لە لاوی ڕۆڵی مزگەوت چییە؟ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. سيرتا بخيراتتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەجوانە یارە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد مزگەوت ڕۆڵێکی گرنگە لە ناو کۆمەلگای کوردەواریدا هەر لە دێر زەمانەوە میلەتەکەمان میلەتێکی ئەلحەمدولیلا ئیسلام پەروەر ئاین پەروەر بووە بۆیە مزگەوت لە ئیسلامدا لە ناو کوردەواریدا
وەکو چۆن پێغەمبەری خوا سەڵاو سەلامی خوای لەسەر بێت کاتێک لە مەکەوە هیجرەتی کرد بۆ مەدینە یەکەم هەنگاو یەکەم کارێک کە لە مەدینە ئەنجامیدا دروستکردنی مزگەوت بوو. دیارە مزگەوت ئەمە پێمان دەڵێ یەکەم کاری پێغەمبەری خوا کە هیجرەتی کرد لە مەکەوە بۆ مەدینە کە ئەنجامیێدا مزگەوتە کەواتە مزگەوت گرنگترین شتە و یەکەم شتە لە بەرنامەی ئینسانی مسلماندا کە پێویستە گرنگی پێ بدات و پێویستە خەڵک هامەشوی مزگەوت بکات چونکە مزگەوت تەنها شوێنی چەند نوێژ و چەند جەماعەتێک نییە بەڵکو مزگەوت شوێنی بەرنامەی ژیانی ئینسانە شوێنی ئەوەیە کە ئینسانەکان لەوێوە فێری خۆشەویستی خاک و نیشتیمان بن فێری ئەدەب و ئەخلاق و ڕەوەش بن فێری ئەوە بن چۆن ڕێز لە دەوروبەر لە دایک و باوک لە ماڵ و منداڵ هەموو خەڵکی مسلمان پێم وایە ئەوەی کە فێری بووە لە سیاسەکان فێر نەبووە لە ڕاگەیانەکان کە دیفاع لە خاک و نیشتیمان بکە ئەوەی کە فێری بووە لە مزگەوتەکان بووە مزگەوتەکان ڕۆڵەیەکیان پەروەردە کردووە کەوا لە خەمی خاک و نیشتیماندا بن چونکە مزگەوتەکان قایدەکان چێ بووە پێغەمبەری خوا سەڵاو سەلامی خوا لەسەر بێت لە کاتێک کە وەکو ئاماژەمان پێکرد لە یادی هیجرەتدا کە کۆچی کرد لە مەکەوە بۆ مەدینە ئاوڕیداوە بەلای مەکەدا و مشتە خۆڵی چالگرتووتی وەڵڵاهی ئەی مەکە ئەگەر ئەهلەکە دەریان نەکرد بام هیچ کات ئێرەم بەجێ نەدەهێشت ئێمە مزگەوت ئەو ڕۆڵەی هەیە لە ناو پێگەی کوردەواریدا بۆی هەر شوێنێک هەر جێگایەک لە کوردەواییدا دەڵێ لە هەر شوێنێک سێ ماڵی لێبێت پێویستە مزگەوتی لێبێت ئەمە دینی ئیسلام پێمان دەڵێت بۆ چونکە وەکو ئاماژەمان پێکرد ئێمە بە ئیسلامەوە جوانین بەو بەرنامە جوانەوە جوانین کەوە خوای گەورە بۆی هێناوی نوڕابەرەکەمان پێغەمبەری خوا سەڵاو سەلامی خوا لەسەر بێت کە بۆی شی کردوینەوە پێم وایە ئەو گوندە لە قەدیمەوە مزگەوتی هەبووە مزگەوت دەگەڕێتەوە ساڵی چەند لەو گوندەی تقریبا لە ساڵی هەشتاکانەوە مزگەوتی لێبوو لە ساڵی هەشتاکانەوە مزگەوتەوە بەڵام وەکو عەرزمان کردن مزگەوتی ئەو کاتە لەبەر ئەوەی ماڵەکان کەم بوون ئەگەر بەتاتێکی بەسیتیش بوو بێت شوێنێکیان هەبووە کە جەماعەتی تێدا بکەن نوێژ تێدا بکەن بەڵام لە دوای تەرحیل دیارەکە ئەو کاتی مزگەوتمان هەبووە کە تەرحیل کراین حکومەتی بەئاس مزگەوتەکەی تەقاندەوە لەگەڵ گوندەکە زۆربەی ماڵەکانی تەقاندەوە خاپوری کرد دوایەوەی کە گەڕاینەوە بە هەمان شێوە مزگەوتمان دروست کردەوە هەر لە گەڕانەوەی هەتا مزگەوتێکمان دروست کرد هۆدەیەکمان لە ناو خانوویەکدا کردە مزگەوت بۆ ئەوی نوێژ و جەماعەتەکانی تێدا بەڕێ بکەین هەتا وەکو مزگەوتەکەمان دروست کرد ئەلحەمدولیلا دوایەوەی کە ماڵەکانیشمان کە لە خوارەوە بووین هاتینە سەرەوە خوای گەورە پشتیوانی کردین و ئەم مزگەوتەمان دروست کردەوە بە پشتیوانی و خێرخوازان کە هاریکار بوون یارمەتی دەرمان بوون الحەمدولیلا ئەوەتی من بیرم دێ و باوکو و پیاوەپیرەکانیش کە باسییان کردووە ئەم گوندە بێ مزگەوت نەبووە دایم مزگەوت و مەلاشی هەبووە الحەمدولیلا کەواتە ئێستا ئەو ئەرکە قورسە گەیشتە سەرشانی تو وەکو چۆن مامۆستایانی ڕابردوو کە جەنابەتیان پێگەیاندێ جەنابیشت دەبێت خەڵکێک پێ بگەینی لە دوای خۆت کەسانێک هەبن کە بە هەمان شێوە ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە بن بەتەشید ڕۆڵی هەر مامۆستایەکی ئاینیە پێویستە لە هەر شوێنێک بێت کەسانێک پەروەردە بکات لە دوا خۆی ببنە جێنشین لەم شوێنە لەم جێگادا چۆن پێغەمبەری خوا فەرمووی العولەما وەرەثەتو الئەنبیا زانایان میلادگەری پێغەمبەرانن میلادگەری زانایانشکەن پێویستە زانایانێکی تر پەروەردە بکەن بۆ ئەوەی ئەم عیلمە نافعەکەوە لە دوای گۆڕیشدا پێغەمبەری خوا لە فەرمووی ئینسان هەر کەسێک کە مرد لە دوای مردنی هەموو کردەوەکانی کۆتایی پێدێت تەنها لە سێ ڕێگاوانە بێت یەکێک لەم ڕێگانە فەرمووی ئەو علم ينتفع به علم و زانستێکە کەوا فێری کەسێک کردبێ و علمێکی سودبەخش بێت کەسانێک لێوە فێری لە تۆ فێر بوو بن و کەسان پەخشی کەنەوە بەسەر دەوروبەردا بەسەر کەسانێکی تر
خۆشەویستان لێرە لەگەر کاک ساڵحی دەمانەوێت بدوێن هەم ئەنجومەن و براگەورەی ئەو گوندەیە و هەم باغەوانەکی زۆر کارامە و لێزانیشە. دیارە بەرپرسی هەموو خانۆ پلاستیکەکانی پشدەریشە. ئەمە باز لەوەی دەکەین سەرەتا دەمانەوێت پرسیاری باغ و باغداری لێ بکەین. ئایا هەموو کەسێک دەتوانی باغی دابچێنیتن و یا خۆت خزمەتکردنی هەر کەسێک هەری پاچی دەبێ یان نەخۆشیەکانی چێن اینجا دواتر دێنە سەر خزمەت گوزاریەکان. سلام علیکم. السلام ورحمة الله. کاک ساڵح باسی ئەوم کرد ینی هەموو کەسێک دەتوانێت باغدا بنێتن یاخۆت هەر کەسێک بێ بۆ نمونە هەنجیرە خۆخە سێوە هەنارە هەر کەسێک دەتوانی بێت چاچی بکاتن بە کەیف و مەشیئەتی خۆی یاخود بەروبمی دەدا ئاوە. نەخێر سەرەتا بەخێرانتان دەکەم خێر سلافی کەناڵی پەیام دەکەم یەخوا بەخێرن زۆر خۆشحاڵین بەهاتنتان. باغداری بەڕاستی شتێکی زۆر لێزانینی دەوێت کە ئینسان بەڕێوەی بەرێ هەر ئەوە نییە تۆ حەڕەمەکی بڵێ من باغەوانم یان باغداری دەکەم لەبەرەوەی نەخۆشی زۆر ئەو سەردەمەی خزمەتی زۆر دەوێ ئاودانی زۆر دەوێ ئەرشانی دەوێ نەخۆشیەکانی بڵێن هەم ئیڕەگەی هەیە هەم نەخۆشیەکانی گەڵا و نەخس و یعنی ئەو شتانەی زۆرە لەو گوندەی هەموو جۆرە نەمامێکی لێ یاخود هەموو جۆرە میوەیەکی لێ وەڵاهی لێرە بە زۆری هەمانە هەموو نوعێکمان هەیە بەڵام زیاتر لێرە هەنجیر زۆر باشە بۆ ئەو گوندەی گونجا و شیاوە کە لەو گوندەیدا بیشێنی و خزمەتیکەی و بۆ فرۆشتن ئیسفادی لێ بکەین. چه هەنجیرێک لەو دەڤەرەی زۆر باشە لە پشدەر؟ وەڵاهی هەنجیری میرانەمان هەیە ئەویش نەوعیاتی زۆرە هەنجیری میرانە ڕەنگە 6 نەوعات 10 نەوعی هەیە. وەڵاهی جا هەنجیرەکان هەنجیرە تۆپەی پێ دەڵێن چێک لەوانە کە هەر میرانەیە هەنجیری ژێرپێڵەیی هەیە هەنجیر تۆزێک درێژی هەیە زۆر نەوعیە بەس هەر میرانە پێ دەڵێن هەمووی هەنجیرە زەردەی میرانە. هەنجیری ئاکرێمان هێناوە بۆ خۆم ئێستاوە ئەوە هەنجیری ئاکرەیە تەجروبەم کردووە تقریبەن 90 بنکم چاندووە ئەو 4 ساڵە خزمەتی دەکەم هیچ نزاعەتێکی نیەناوە لێرە. زۆر جار باز دەکەن مەسەلەن ویستمە و پرسیارە لێ بکەم بەڵام تو باست کرد دەڵێن لە شارێکی بۆ نمونەوەکو ئاکرێ ئەو هەنجیرە بەناو بانگە بەڵام کاتێک ڕای دەگوازی لۆ شوێنێکی کە شۆهوایەکەی لەگەر ئێرە جیاوازە ئەم خاکەکەی جیاوازە وەکو برێ ئەو هەنجیرە دەرناچیان ئەو میوەیە دەرناچی وەک لەوێ هەیە. نەوەڵا دەرناچێت لێرە ئێستا بڕوا دەکەم منەوە نیازمەیە هەمووی موتور بکەمەوە لە هەنجیرە میرانی خۆمان لەبەرەوەی لێرە نزاعەتی نێناوە ئێستا و هەموو هەنجیرەم هەیە تا ئێستا پلاستیکم لێ نەفرۆشتووە. نەخۆشیەکانی چین بن تایبەتی یانی ئێستا باسی نەخۆشیەکی دەکرێت باز لە جاڵجاڵۆکەی دەکرێت کە فەلع نایبینی بە چاوەکان. وەڵاهی نەخۆشی جاڵجاڵۆکەی بەڕاستی زۆر زەرەدی هەیە بۆ فەلاعینەوەکو هەر بۆ باغی حتا بۆ خانی پلاستیکی بۆ هەموو بۆ بامیەی بۆ هەموو شتەکان ئەو جاڵجاڵۆکە ساڵان نەبوو بەڕاستی لەو مەنتیقەیە بەس ئێستا پەیدا بۆ وردە بە چاو نابێنێ مەگە لەسەر پەڕێک سەیریکەی جاڵجاڵۆیەکی وردی سوورە یعنی بە بن گەڵاوە دەنیشێت زۆر زەرەدی هەیە بەڕاستی ئەگەر فریای نەکەوی بەروبووم یەکشت بۆ بەرنات. چارەسەری چییە تەنها فریاکەوتنەکە تەنها دەرمان نییە دەرمانی هەیە؟ وەڵاهی دەرمانی هەیە بەس ئەویش زۆر ئەو دەرمانەی کە بۆمان دێ زۆر جار لێ دەگۆڕین کەچی کەمە ینی کوشتنەکەی بەڕاستی چاک نایکوژێ ئەو دەرمانانی کە بۆمان دێ هەیە بڵێن ئێستام بخۆم ئەو ساڵ یەک جاری دەرمان جاڵجاڵۆکەم لێداوە بەس شتنەوە شەیە دەتوانی بڵێنە شوێن ڕادەی شێ زۆر بێت کەمتر ئەو جاڵجاڵۆکە کاری لێ دەکات. لێرانە بە قەترەی نیێ وابزانام ئاوەکی باشتان هەیە هەر جۆگە ئاوەکی چاک هەیە ئاوی پێدا دەدەن و یعنی وەکو برێ بە بەراوی ئاوی دەدەن. ئەرێ وەڵای ئێمە لەخوا بەزیاد بێ ئاوی ژێرزەویمان زۆر زۆرە ئەگەر 40 مەتر هەڵقانین یعنی ئازەکەی 6 ئینجی لەسەردانێ مستەمر 24 ساعت ئیش بکات خی گەورە بەرەکەت تێخستووە یعنی ئاوێکی زۆرمان هەیە ئێمە پێویستمان بە ئاو نییە بڵێن بیکەین بە قەترە بەڕاستی بووە ئەو شوێنە گەرمانە بەڕاستی نەزەعەت نانێت چکاتی بە تایبەتی باغ بە تایبەتی هەنجیر کە زۆر ڕادێشی زۆر نەبێت بەروبوومەکە جوان نییە. زۆر سپاس دەکەین. سپاس دەکەم یەخوا بەخێر بێن خۆشحاڵ بووین باتنتان بۆ گوندەکەمان یەخوا بەخێرن.
بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا کۆتایی بە بەرنمەکەتان دەینین بەرنامەی هەوارگەی کوردەواری کە لە گوندی کەوی بابەسەن. دیارە ئەمە کە دەچین سەردانی ئەو گوندانە دەکەین، ئەو گوندانە هیچ کات کێشەی ئەوەیان نییە کە لە گەریەک ناتەبا بن یان لە ڕووی کۆمەڵایەتی زەعیف بن و کێشەی کۆمەڵایەتیان هەبێ. بەردەوام کێشەیوان ئەوەیە تەنها ئەگەر بێت و حکوومەتی هەرێم ئاوڕەچیان لێ بداتەوە لە ڕووی خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەکو جادە و قوتابخانە و خەستەخانە و ئاو کارەبا و ئەوانە، یاخود لە ڕووی زەراعەتی و ئەگەر یارمەتیان بدا حکوومەتی هەرێم بەدڵنیاییەوە چەند کە خەڵکەکان لە گوندینە بۆ نمونە ئەگەر ئەو گوندا بیزماری لێبی بە ماوەی ساڵێک دەبێتە 40 مار 50 مار، لەوانەیە ساڵی دیکە زیاتر بی. ئەگەر ژیانی بژێوی لە گوندەکان بسوڕێتن بەدڵنیاییەوە ئەو کاتەی خەڵک لە شارەکان نابن کە ئەو زەختەی لەسەر شارەکانیشە خەڵک نامینێت و بەرەو گوندەکان دێتەوە. جاران لەبەر ترسی ڕژێمی بەعەز لەبەر تۆقاندن و تیارە و تۆپ گوندەکانیان چۆل دەکرد، بەڵام ئێستا بە پێچەوانەوە لەبەر بێخزمەت گوزاری و لەبەر کەم دەرامەتی خەڵکەکان بە ناچاری ڕوو لە شارەکان دەکەن. ئەو فەلاحەتی کە پێشاندایان کرد و ئەو زەڕاعەتی و بەخێوکردنی ئاژەڵ لە ئێستادا کەم بووە کە حکوومەتی هەرێم یارمەتیان نادا بە هیچ شێوەیەکی. ئەوەی کە دەشکری ئێستا لەو گوندەی و لە گوند باقی گوندەکانی دیکە هەمووی لەسەر ڕنج و شانی خۆیتی. لێرەدا کۆتایی بە بەرنمەکات هەتا کاتێکی دیکە و گوندەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین. دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکات. شان من بايس بايس